سڵاو، من دکتۆر فەرهاد عەزیز ئیبراهیم زەنگەنەم، پسپۆری نەخۆشی و نەشتەرگەری قورب و لوتوگوێ. لە بڕگەی ئەمڕۆ باسی هەستی بۆنکردنەکەم. مرۆڤ لە ڕێی هەستی بۆنکردنەوە هەست بە بۆ نەخۆشەکانەکە و چێژی لێ بینێ. لە هەمان کاتە ڕەنگە بۆنی ناخۆشیشی بەرکەوێت کە بەهۆی ئەوە بتوانێت خۆی لە هەندێشت بپارێزێ کە ڕەنگە زیان بەخش بن ئەو بۆنانە، وەکو بۆنی دووکاڵ، وەکو بۆنی ئاگر، ئەو شتانە. هۆکار ینی بڵێن هەستی بۆنکردن هۆکارێکی زۆر مهمە بۆ ئەوەی مرۆڤ چێژ لە خواردن وەربگرێ. یعنی بەشێکی زۆری خواردنەکان مرۆڤ کە چێژی لێ وەرەگرێ بە حکمی بۆنی خواردنەکەیە کە تامەکەی ئەکات، یعنی ڕەبتێک هەیە لە بینی بۆن و تامکردن. لەگەڵ تێپەڕبوونی تەمەنە هەستی بۆنکردن لاوازە بێ. یعنی ئێمە پێش 6 ساڵی لە سایەکی خەڵک هەستی بۆنکردنیان لاوازە یا هەر نییە. لە دوای 6 ساڵی لە 150 خەڵک هەستی بۆنکردنیان هەر زۆر لاواز و بێهێزە بێ ڕەنگە نەمێنێت. لەبەر ئەوەی ئینسان کە بە تەمەنە ئەڕوا دەماری بۆنکردنی لاواز ئەبێت، وەکو چۆن شوێنەکانی تریشی لاواز ئەبێت. ئێمە ئەو گۆڕانکاریانەی کە بە سەر بۆنکردن یەت چییە؟ مرۆڤە ئەوەیە هەر هەستی بۆنکردنی نامێنێ، یا ئەوەی هەستی بۆنکردنی لاوازە بێ، بۆنی شتەکانەکە بەس بە شێوەیەکی کەمتر، یا ئەوەیە بۆنەکان ئەگۆڕێن، ینی بۆنی شتێکە زۆر هەست ناکە بۆنی ئەو شتەیە، ڕەنگە وازکە بۆنی شتێکی ترە. یا جاری وایە مرۆڤ بۆنێک هەستی پێەکە کە خۆی ئەو بۆنە وجودی نییە. ئەمانە هەمووی گرفتن ینی لە بۆنکردنە. ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی ئەم گرفتانە چین؟ ئێمە سێ هۆکاری سەرەکیمانەیە. هۆکارێکمان هەیە نایڵێ بۆنەکە بگاتە شوێنی بۆنکردن. ئێمە بەشی سەرەوەی لوت پەردەیەک هەیە، لە ڕێی ئەو پەردەوە هەستکردن بە بۆن دەست پێەکە و لە ڕێی دەمارێک و ئەگوازرێتەوە بۆ مێشک. ئێمە هەر گرفتێکمان هەبێ لە لوت نێڵێ بۆنەکە بگاتە ئەو پەردەیە، هەستی بۆنکردن نامێنێ. گرفتەکانی لوچین لە هەڵامەتێکی بەسیتەوە دەست پێەکە. نەخۆشی هەستیاری لوت هۆکارێکە، هەوکردنی لوت و جوێبەکان هۆکارێکن. خواردبوونی کۆڵەکەی لوت، مرۆڤ کۆڵەکەیەکی هەیە کە لوتەکە بە دوو بەشەوە، بەشی لای ڕاست، بەشی لای چەپ. ئەو کۆڵەکە کە خوار ئەبێ، یا ئەوەیە مرۆڤ بە حکمی هەندێک نەخۆشی گۆشت لە ناوی لوتی دروستە بێ، ئەمانە هەمویان ئەبن بە گرفت. هەندێکیان ئەبێتە هۆی ئاوسانی پەردەی ناوی لوت وەکو هەستیاری و هەوکردن، و ئەمانە هەندێکیان لە ڕووی ئەنەتۆمیوە با بڵێن داخستن دروستەکەن، وەکو خواردبوونی کۆڵەکەی لوت و ئەو گۆشتەی کە باسم کرد. خۆشبەختانە ئەم گرفتانە ئەگەر هاتوو چارەسەر کرا هەستی بۆن ئەگەڕێتەوە. تامان هەستی نەمانی هەستی بۆنکردن لە مرۆڤانە با بڵێن چۆن ئەوە نییە بڵێ کەم بێتەوە، هەر بە تاواتی هەست بە بۆن ناکە. هۆکارێکی ترمان هەیە، ئەوش ئەوەیە کە ئەو پەردەی کە بەرپرسە لە بۆن کە بەشی سەرەوەی لوتە لە دیوی ناوە، ئەو پەردە زەرەری پێگا. مهمترین هۆکار هەوکردنی بەشی سەرەوەی بۆڕی هەناسان بەهۆی ڤایرۆسەوە، یعنی نەخۆشیەکە وەکو هەڵامەت یەت لەو پەردە، ئەو پەردە ینی با بڵێن عەزیەتی ڕەنگە هەستی بۆنکردنی ئەو مرۆڤە نەمێنێ. تامان خۆشبەختانە ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە ئەبن، ینی ژمارەیان با بڵێن نسبەیان زۆر کەمە، کە تووشیشی ئەبن، ڕەنگە هەستی بۆنکردنیان ئەوە نەبێ بڵێ بەتاوەتی نابێ، ڕەنگە لاواز بێ. هۆکاری تریشمان هەیە بۆ ئەوەی کە ئەو مرۆڤ هەستی بۆنکردنی کەم بێتەوە، ئەوش ئەوەیە ئەگەر سەری عەزێتی پێ بگا، عەزێت ئەگاتە ئەو دەماری کە لە بینی لوت و بینی مێشکە، یا ئەگە سەری عەزێتی پێ بگا جگە لە دەمارەکە ڕەنگە مێشکی عەزێتی پێ بگا، ئەو شوێنانەی بەرپرسن لە بۆنکردن عەزێتیان پێ بکە. تامان ئەمانە کە با بڵێن لە سا ئەگە لە سا کەس بڵێن تووشی عەزێتی سەر بێ، لە سا دەیان تووشی ئەم گرفتە ئەبێ، و عادەتەن ئەم گرفتە دائیمیە، ینی هەستی بۆنکردنی نامێنێ بە شێوەیەکی دائیمی، نەک بە شێوەیەکی کاتی. هۆکاری تر زۆرن. مهمترین هۆکار باسمان کرد تەمەنە کە ئەو دەمارە ئەپوچێتەوە لەگەڵ تەمەنە. هۆکاری تریش هەیە، بۆ نمونە ئەو مرۆڤە ئەگەر مەشروب بخوا
یا جگەرە بکێشێ عەزیەت ئەگاتە ئەو دەمارە با بڵێن هەستکردنی بۆنی کەم ئەبێتەوە هەندێک نەخۆشی هەیە وەکو نەخۆشی شەکرە وەکو نەخۆشی غودەی دەرەقی ئەگەر هۆرمۆنەکەی کەم بێتەوە هۆکارێکە بۆ ئەو مرۆڤە بۆنکردنی کێشەی تێ دروست بێ ئەو مرۆڤە ئەگەر کێشەی دەرونی هەبێ خەمۆکی هەبێ هەستی بۆنی کەم ئەبێتەوە کە هەستی بۆنی کەم بووە چێژیش لە خواردن زۆر وەرناگرێ هۆکارێکە بۆ ئەوەی ئەوانەی کە دڵە ڕاوکێ و خەمۆکییانەیە دایمەن زەعیفە بن چکە چێژ لە خواردن وەرناگرن بۆنی ئەو خواردنە ناکەن هۆکاری تر هەیە و مرۆڤە ئەگەر بەدخۆراک بێ بەتایبەت ئەگەر هەندێک ڤیتامینات کەم بێ لە لەشی وەکو ڤیتامین B12 یا وەکو زنک ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئەو مرۆڤە هەستی بۆنکردنی لاواز بێ هەندێک کەسەیە بە حکمی ئیشەکەی لوتی بۆنی تیژی بەرەکەوێ ڕەنگە زیان بەخش بن بۆ دەماری بۆنکردن یەکێ لەو مادانە مادەی فۆرمالینە کە ئەو دەمارە تۆزێک لاوازەکە بۆ بۆنکردن نیشانەکانی چین ئەو مرۆڤە ڕەنگە هەست بکە بۆنی کەمە بێتەوە یا ئەسڵەن هەر بۆن ناکە یا ئەوەیە بۆنەکانی لێ تێکەچێ یا بۆنەکان ناناسێتەوە لە هەمان کاتە ئەو مرۆڤە هەستی تامکردنیشی کەم ئەبێتەوە چونکە بەشێکی زۆری خواردنەکان بۆنیان هەیە لە ڕێی بۆنەکە هەست بە تامەکەیەکەی چارەسەری ئەم گرفتە چۆرەکرێ بە گوێرەی هۆکارەکانی ئێمە وتمان هۆکارە سەرەکیەکان لە لوتن یعنی تقریبا لە ساسی نەخۆشەکان کە گرفتی بۆنکردنیانەیە لە ساسییان هۆکارەکانیان لە لوتە لە سا 20 ڕەنگە ئەو ڤایرۆسە بێکەوەکو هەڵامەتە ئایا لە پەردەکە هەستی بۆنکردنی کەمە بێتەوە لە سا 20 تریشی ڕەنگە زەبربەرکەوتنی سەر بێ نسبەتەکانی تر ئەگەڕێتەوە بۆ هۆکارەکانی تر کە باسمان کرد ئێمە چارەسەری گرفتی لوت چۆنەکەین ئەوانەی کە تووشی هەڵامەت و پەتا بوون چارەسەریان بۆکەین بە شێوەی پۆمپ بە شێوەی دەرمان بە شێوەی هەڵمژین بە هەمان شێوە ئەوانەی کە هەوکردنی لوت و جیوبەکانیان هەیە پۆمپیان بۆ نووسین دەرمانمان هەیە کە ئەو جەرعەتی ناوی جیوبەکان نەرم کاتەوە بۆ مرۆڤ بتوانێت فڕەیە پۆمپەکان کوونەکانەکەن و بۆی جەرعە بێتە دەرەوە دژە میکرۆبی بۆ نووسین ئەوانەی گرفتی هەستیاری لوتیان هەیە پۆمپی تایبەتمان هەیە بۆ هەستیاری ئەینووسین یا حەبمان هەیە جاری وا هەیە دەرزیشمان هەیە کە بێگومان ئەگەر ئەو گرفتانە نەمان هەستی بۆنکردن ئەگەڕێتەوە خواردبوونی کۆڵەکەی لوت کە هۆکارێکی ترە بە نەشتەرگەری ڕاستکردنەوەی کۆڵەکەی لوت ئەو مرۆڤە بۆنی ئەگەڕێتەوە یا ئەوانەی گۆشتی لوتیان هەیە ڕەنگە بە نەشتەرگەری بتوانین بۆی ببڕین هەناسە لە لوتەوە بە ئاسایی ئەڕوا بۆ ئەو منطقەی بەرپرسە لە بۆنکردن و خۆشبەختانە هەستی بۆنکردنی ئەگەڕێتەوە ئەو هۆکاری کە وتمان بە حکمی ئەوەی پەردەکە زەرری پێگا ڤایرۆسەکە لێ زۆر جاوە چارەسەری نییە بڵێن هەستی بۆنکردنەکە بگەڕێتەوە بە هەمان شێوەوانەی کە سەریان عەزێتی پێگا و هەستی بۆنکردن لەدەستئن نسبەتێکی کەمیان چاکە بنەوە یعنی ئەوەی ڤایرۆسەکە و ئەوەی زەبربەرکردنی بەرکەوتنی سەر ڕەنگە لە سا 10 بۆ 20یان چاک بنەوە لە سا 8یان چاک نەبنەوە هۆکارەکانی تر کە باسمان کرد وەکو جگەرە کێشان وەکو مادە کۆهۆلیەکان ئەمانە گەر مرۆڤ لێی دوورکەوێتەوە هەستی بۆنکردنی باشتر ئەبێتەوە بە هەمان شێوە دوورکەوێتەوە لەو مادانەی کە تیژن عەزیەتی ئەو پەردەیان دوورکەوێتەوە هەستی بۆنکردنی چاکە بێتەوە بە حکمی ئەوەی ئەو پەردە کە عەزیەتی پێ گەشتووە ئەبێتەوە پەردەیەکی ئاسایی کە توانای بۆنکردنی هەیە ئێمە ڤیتامین ئەی زۆر باشە بۆ ئەوەی هەستی بۆنکردن بەقۆت بێ مادەی زنک زۆر باشە بۆ ئەوەی دەماری بۆنکردن بەقۆت بێ بەم شێوەیە گەشتمە کۆتایی بڕگەکە بە هیوای ئەوەی سووتانی وەرگرت بێ تا بڕگەیەکی تر خواتان لەگەڵ